چۆن گەورەترین و مەترسیدارترین کارگەی مادەهۆشبەرەکان لە دەربەندیخان ئاشکرا بوو. هەواڵگری عێراق چۆن دەستگا ئەمنیەکانی سلێمانی شۆک کرد. دەستگا ئەمنیەکانی سلێمانی نەیانزانی بوو یاخود شەریک بوون. نهێنی وردەکاری ئاشکرابوونی لە تیوارەوە بزانە. دەربەندیخان دوجار خرایە سەر نەخشە و هێڵی ئاڵوگۆڕ و بەرەمێنانی مەترسیدارترین مادەی هۆشبەر لێرە و لە باشووری شاری سلێمانی بە دووری تەنها 85 کیلۆمەتر. سامناکترین مادە کە بریتی بوون لە کریستاڵ، کراک و کیپتاگۆن بەرهەم هاتوون. ئەوەی جێگای سەرسوڕمانە هیچ کەس و دەستگایەکی ئەمنی و هەواڵگری ناوچەکە نەیانزانیوە و تەنانەت بەرەمێنان هێندە بەرز بۆتەوە کە بەشی پێویستی ناوخۆی پڕ کردوێتەوە و هەناردەی سووریا و ئوردن و لوبنانیش کراوە. لە قەزای دەربەندیخان لیوایەکی خانەنشینی یەکێتی نیشتیمانی کە هاوپشک و شەریکی یەکێک لە بەرپرسە ئەمنیەکانی ئێستایە لە نێو دەواجینێکی گەورەدا و بە شوێنەی گەورەترین کارگەی بەرەمێنانی بنیادنا و بە گرێبەستێکی خەیاڵیش دوو شارەزا و پسپۆڕی تاقیگەیی هێنابوو تا بتوانن قورسترین و مەترسیدارترین مادەی هۆشبەر لە نێو تاقیگەکە بەرهەم بهێنن. سەرەتاکانی ئاشکرابوونی ئەم کارگەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کاتێک مانگی 12 ساڵی 2023 مخابەراتی سووری دوای دەستگیرکردنی بازرگانێکی نێودەوڵەتی لە دیمەشق لە ژێر دانپێداناندا بە سەرەداوی بابەتەکە دەزان و لەبەر مەترسیداری و هەستیاری بابەتەکە دوای مانگێک چاودێری مخابەراتی عێراقی و خودی قاسم مەعرەجی ڕاوێژکاری ئەنجومەنی نیشتیمانی عێراقی لێ ئاگادار دەکەنەوە. لەو کاتەشدا بەشی نێشتنی مادەهۆشبەرەکان دوو گەورە بازرگانی مادەی هۆشبەر بە تاکتیشێک دەخەنە بۆسەی هێزەکانیان و دوای دانپێدانان دەڵێن ئەو مادانەیان لە کارگەیەک لە دەربەندیخان هاوردە کردووە. کارگەکەی دەربەندیخان جۆرێک کریستاڵ و کراکی بەرهەمێناوە کە تەنها لە یەک کارگەی مەکسیک و کارگەیەکی ئەمریکا بەرهەم دەێنرێت و لە جیاندا بە قورسترین جۆر لە قەڵەم دەدرێت. هەواڵگری عێراق دەڵێت مادەکەی کارگەکەی دەربەندیخان بەهۆی قورسی و کاریگەریەکەی گرانبەها بووە. هەر بۆیە لە نێو بەغدا 1 گرامی بە 500 دلار مامەڵەی پێوە کراوە و داڕزێنەرترین مادەش بووە لە مێژووی دروستبوونی مادەی هۆشبەر کە وەک ئەوان دەڵێن بەکارهێنەری مادەکە لاشەی تەنها بەرگەی 1 ساڵ بەکارێنان لەو جۆرە دەگرێت و دواتر جەستەی وردە دادەڕزێت. هەر بۆیە هەواڵگری و دژە تیرۆری عێراقیش 80 ڕۆژ بە وردی چاودێری کارگەکە و شارەکەیان کردووە بەبێ ئەوەی دەستگا ئەمنیەکانی سلێمانی ئاگادار بن تا ئەوەی لە ڕێگای مانگی دەستکرد چاودێری بازرگان و خاوەنی کارگەکە و جوڵەکانیان کردووە. ئێستا ئەمە بۆتە گومانێکی قورس لەسەر دەستگا ئەمنیەکانی سلێمانی و ئەو دەستگایانەی کە مانگانە 100 ملیۆن دلار لە بودجە دەبن و تەنانەت ئاگاداری یەک سەرەداوی بابەتەکەش نەبوون. هەر بۆیە 2 شەو پێش ئەنجامدانی کردەی هەڵقوتانە سەر کارگەکە ڕاستەوخۆ فەرمانی محەممەد شیع سوودانی بۆ وەرگیراوە و خودی خۆی چاودێری کردووە. دواتریش دژە تیرۆری عێراق بەپەلا هێزە ئەمنیەکانی سلێمانی ئاگادار دەکەنەوە و دەگەنە دەربەندیخان. دواتریش خاوەن و بەرەمێنەرانی کارگەکە قۆڵبەست دەکەن. ئەوەی زیاتر گومانەکان تۆختر دەکاتەوە ئەوە بوو کە دوای ئاشکرابوونیشی تا لە بەشێک لە میدیای کوردی و عێراقیەکان زانیاریەکان بڵاو نەکرایەوە ئاسایش و ئۆپراسیۆنەکانی سلێمانی ئاشکرایان نەکرد. پێشتر و پێشمانجێک دەستگای میدیایی تیوار لە زنجیرە راپۆرتێکی وردی بە دوواداچوونیدا پرسی بازرگانی مادەی هۆشبەر و خەت و هێڵە سنوورەکانی لەم سنوورانەدا ئاشکرا کردو. زانیاری ئەوەشی بڵاو کردەوە کە چۆن دوو گەورە بەرپرسی ئەمنی هاوکار و هاودەستی قاچاقچیەکانن کە ئەوەش هەرایەکی گەورەی لە نێو کارمەندانی هێزە ئەمنیەکانی سلێمانی لێکەوتەوە.